تيو كذا ما تاني نا والله كذني لما بتينا حوشرة نا بابا ناس بابا نديتهم يا باب تسه قرباني شو تنا ورزي كوفي قيتك بابي شدهم مري باب لو كوفي بقيتي ده بس دي زانتم زر خوش ده ني باب ما يلعبوا ايه هم نتخوش ده انت كود بيوالي الراس باب تينا جوري ما تينا جوري بابا لا حوشينا ده تينا غرفه ده نيش هاي شلون أتونا زاي متاقاني مريم كتكون أم تاقاني باب من تاقاني دا شيء دا زانم بقى أبو زاي باب مني زور خوش ده ايه متاقاني أو مالم والله أجر بيت تو راز كم نتخوش بيه وبيه بدا خوازي بخوي باب من دات دلي زونر بابا تم خوش ده خو قابله بتسمنان دلو بينم بلن بونانه تم خوش ده يخو من بخال انتيتو نموت سندم لو بخو بس دريم يعني تو براز من تخوش ده كتي كوتم خوشنا كتي والله استني شو روج لبوتو دتاوي مو قال بابوزي كتي باور طبي خو خوارنا منيا كتي والله شيد بوي ما كتي والله مرديما يسخو لو زات سولي تدلوبكم ايلو نايت بيشا بس بيما بيش وش داخوازين بارم لا دازني دشتكم لو ترتيب كبرك زير بفروشه بمدي بيما داخوازين هاي تو ورا بداخوازين باب مددات برادركم هيني قال لك روجي واحد شيلو داخل لك الروجي روجي واحد شيلو داخل لك بوشي او زمانه افرد مصرفي بياده كان برادركم روجي قال لك يقول بارد دي بفرو تاكسي كردستان شي بكره براس يعني استا كروك دي كان خوش بيه كتاكا بو يصرف دكا زماني خوي كورسر في ذاك بس استا كتصرف دكا بو الدنيا بعكس قرا حياتهم خوش يستوى تصحيح ده بلا لا يقدر ما خوش ديو تصحيح ده هذه حياتهم والله من اشترى من دزنا يا عبو او تصحيح نادم عمر دنامين يا والله زانا وقليت قلي عالمي دلي الشيرة يعني يستعبوا توم نتخش ده شبابك خوشت منها قابلة اخي اقل من تخش بيه دي تبيشو دي تقدر كيف كوبا ديما بيشي جوري نالم نا دي چين داري دي بودا خوازين بوكنا باب ديم بابا ديم نابي بارا ما بي تقدر كيف باب كيف بودا خوازي علاقتي بفارو عبو بدي بيما بدا خوازي وكوفي قيتنا لي او ماندي زير ماندي او ماندي بارا سان بباب مالا يا عبو خوش يستيش علاقي بفارو نية والله بابتم خوش دي من روجي هم زارينيا وشدنو بشوان سي شو هي 6000 بس بقرباني كوفي كي باب الدبم هري بخواي او بقرباني بدر كي دبم هري لو در كي سبوق هناك هاي بينيا صاحبين يا الجنجي قلت يا ما خرب باور تبي روجي اي روجي برادركم ديت دقولوا مالي او دركي مالي قدوها سبوق يعني في هم جنقاويه الرعب بوتيتو باسي من لا يخلقي دك الله والله او دركي انو قليشن يا بس بس دكم شو انت كيف جو بقري عاود ذلك دي كان يبي بيسمو لا يخلقي الله يخلم هي اوج دركي مالي انا بو خواتي خرابه في يدك تلو خطوره ذكي خطورنا كمنا بلا اقتصاد ما كان يخلقي او شيء وتسيه ولو لي راوس هكاك او بسياري مالي شي ذاك ما سعيد او سياري مالك شم ذاك وزا بازي دركي كردوا خشي قوتي بعقل لولا انا مش قلت مدة شي لا ماري تشد كاكا تو ماري روفي ازتلو هاسل برتجوري اخر هو قوتي باو توزا نا تدري مش جمله دنجينا دبلو يسر برتجوري بروجوري تشجم بروجوري باشا ما سعيد شنياتو نا والله تيشم يا بروجوري باش خوافي زور ما دبرو كاكا برو ماري مام روفي ديالنا بزاتو بيدتي نيت خرابه زارش كشنت بالمولي ها كم لونيه تم خراب او جنا ودركي كرده هو قوت بخش كمان دي نبي مالي ما معروف بابا ديار بقصبه فسكو وانا دك ديارا مساله شكون دي دري داري برند كي هرامه دياره باشا دبرو دي باشا دبرو اورنا ديو برو زانا كودرا ملي بعد عمل زانا ئەرێ برام سوتام ئەوە چییە داخۆت سڕق تاقەتی چاوزەق ئەم لێرەشین کردەوە ڕق و تەقیچێ والله دەزانیت چەند جوانە دراوەستە کورە بە شەرەفمەت و عاشقاتی هەر نازانین والله هەردوو داواموی بە پرچیوە دەرەی جوان کورە بە قورئانی شەکە بوویتە عکسی ئەگەر نە هەموو ڕۆژێ بە خۆی سەری دەردەین کورە برام دەزانیت چیە محاولە بکە کچ بکاتە دوو نەئەت بکەویە دووی ئێستا براد نییە 50 کەس دەکەتە دووی ئەسڵەن هەر جواب شیان نادەمەوە دەزانم هەموو ڕۆژێش پێت دەکەوێت دەزانم ڕاستە ئێستا فیتەی لە دەم خودێ ئەو فیتەیە بە شەرەفت وەڵڵای عاشقاتی هەر نازانم کورە خۆی جوانیەوە
لێ دەبڕێ فیتەی تو تەناش دەکات ڕاستە داوکەری دەدرێ تازە و جۆتە نەعلەشم لە بنەو دیوارەی دی برام والله ئەم تعاملم نەما جێ بدە من ئەو جۆتە نەعلەشم لە بنەو بەلا دیوارەی بەلا گوتم هەڵدەگرم دەکەم هەدیە دەرێم ئەوە هەدیە پی لە بۆ ئەوە دیتی تۆ هیچ دەزانم پێویست 38ەوە چووە ئەوە دیتی تۆ کۆرە لە بن دیوارە والله پێ دەچخیت کرد کۆرە نا وەڵا ئەو دەچێ دەزانێت چی دەبۆ دەیگۆ بابم بەس بزانێت تۆ منت خۆش دەوێ بابم زۆر مسەقەفە ڕاست ئەمن دەراتێ کۆرە من خوامە بابی نەزانێ کۆرە بابی چوارێت دەچمەوەی بخوازم خوا دەزانین لەگە چەند کەسیت کەم کە شەکلی کردی باشە عبۆ پرسیارە ئەتو بەتەمای کچەی بینی کۆرە ناوە ئیبرام مادەمێ مەسرەفی پێ بکە دەورەمەندم کۆرە وەڵا دەورەمەندم هەموو دەستی بازنە کۆرە ئەوەی دەورەمەند نەبوو لە گەریمە بابی نەدیتیا مامەزە نەدیتیا چیانە و کۆفقیتەکە کۆفیقیتەکە ما کۆرە دیتیتم دیتی وای هەبوونە سەر زەمەدانی دەرە ڕەبایە ئارێ وەڵا دەرم دەبی ئەوڕۆ لە مارێ نەبندوێ سەری دەرناینی وڵا برێم سلۆ ناچی لە دەرکەی دێ لە دەرکەی دەم ئەی چییە ئەها بزانین چیا تو لە دەرکەیدا ئەگەر قەوما ئیشارەتەکەم دێم ڕاست هەردێم تاقەتی مشکلە ئەگەر من گیرم کورە مشکلێ خۆتە گیرە وەڵا لە دەرکەی نادەم مادەم وی لێ هات وڵا هی دەنامیشدا ئەوە جێ لە فیتەمی بەخۆی دەدێ بە 100 لێرە نینە برامە من دەڕۆم لێرە نینە بڕۆین ئەرە لە بڕۆ بڕۆین بەزەوەی لێرە بەجێ دێ لە ماوکە بێتە دەرێ دەزانی ئەمن هەدیەم لێی نایە بڕۆین وڵا ئەم تااقەتم نیە دانیشە دانیشی هیچ بکەی نەدی وەڵی نازم دای بالیفە بالیف کورت ڕاوە ڕام ئاخرە ئەوە پرسیارێک هەبوو ئەو کچە کورتە درێژە کورە سەدە باش نەچێ گەرە برندە گەرە ینی زینەتە تەماشاکەی حەوکە بەس بات با دەری بەزیێک دەقە سەرگیری دەم لێ دەدەی بزانێت ئایلە بەرپیتە ڕاست ڕاست ڕاستە ئەم دەچم تێستەرچی لێگەڕێ حیاتم کوێ ئەوەی چێ لەگەڵت عەبوو ئەوە برادرمە برادرت جارێکی دیکە نی بۆ ئێرە و برادرت لەگەڵ بێەوە پێتەڵم دەنا چی خراپە پێتەڵم برادرمەیە ئەوە جارێنیەوە 1000 جارە پێتەڵێمەوە ئەوە حیاتم ئەوە برادرمە ینی عیبە ئەمن نەوێرم بهینمە پێش دەرکەی قڵی خۆم کو دەبی بۆ تۆ قلی خۆت شاباشەکەی بۆ عالم خەڵک ببینی و بیناسێ ئەوە خۆشەویستی پێڵێن عەبۆ پێم وتی جارێکی تر کەس لەگەڵ خۆت نێنی بۆ پێشم دەرگێ تێگەیشتیان نا گەرم کە لە چێ شەکەرەرێ وەڵا زەبانی تێکدا لە من کرد وەڵایە تو ترسنۆکی چ خۆت نیە حياتم روحكم بشرفهم اتو خير دنياي بوني متواند وني برو سعيد يا اخو بخير بي وای خدا عافوتك يا اخوة وضعكوا والله بتماي خوي باش ان شاء الله لقى شكارك وي والله زور باشم ما همزة فرمي دريم اتلو اوتشي برينا كي والله سعيد او تشجنابي قسمتي هستي يك بيت فيش وام زوري لنا كنت كم نوتاقه تشجم هي والله دزانم خود زانم وطاقة جتيا بس تو بجيم كبريك بريك يعني اما زيلان نيشي صار زين شاري والله والله خلافيتم ناوي ها باش سعيد ولا بس او قصه عندك كم جاينا متناقم باش والله اظن ايه لوم لبني كديدي امان دمي اتو تشجكي بري بكي هنجني لوانيني اتو اسرعاد دكي كل يعني هالباشا امش اسرعاد دكم بري سعيد باش بخير بي اي خو عفكا خو الرسبي بداش داكم ايه دست خوش بي سعيد بلي اتو دريت تشتكي لدري ناري ناي والله ما همزة سلي بشان موا أمن أو فترة كان شيشم كتاب بس يبناي عم بيشم بباب بلا بس ترجع ما سفر برو براستي أتوش براشي زياتري ان شاء الله بينك كرشي دبينم دير لكوران دير ودسي في تيلي الداول برادري لقى خوي ديني زاعيرة جنزة او ها والله نبتدرو زارت شمدي بيخ ولا كيش دركي قسام بيخ ولا كل تشجع فيتو والله أمنيش هاتم قلتم ها خير اللي ركواني قلت له مالي ما بوف اللي قال أمش قلتم اللي ركوانني يا والله قلت من شكيت قلتم تيجي مروجولي والله الحق الروس بالراس هاتو جولي أمن ردبو
دیار بوو ئەو ڕووی ئاوری داوە ئەو های دەکرد پیا چ ببینی بە چاوە خۆی دەچینە بستە عار دەچی چ ببینی بە چاوە خۆی ئەو بجێرتەوە بەسەریت و خۆم پێ نەگیراس تێگرت شانسی گەورە بە پێی نەکات خۆ عالمە پێی بکەدا جێن دەکردا ئەو جێ بریا لێدا بە کوم پێ گوتی ئەو هابوو ئەو جاگە بەجێ برایە خۆ دەکەی وەڵاهی بیدێ و زۆر پیاوانەتە وڵی مام سعید لۆ بەجێ تو ناکەم ئەتو دەزانم تو چاکەی من دەوێ خراپەی من ناوێت ئارێ وەڵا والله وعدش ئەمین لەسەر دەستی تو ئەگەر کوڕەکە پیاوە نەبوو مارەشی پیاوە نەبن واللهی بەکراسی بەری پێشکەشیان دەکەم ئێ وەڵڵاه پیاوەتیە پیاوەتیە ئەو عاقلم دەگریتە دڵخواست بەرێ بابە وەرە چژم وەرە دانیشەوەرە بەرێ بابەجان دانیشە چژم بەرێ پرسیارێک لێ دەکەم بەس بەڕاستی جواب دەوە چیژم ئەمر کە بابەجان من لە ژیانم درۆ لەگەڵ جەنابەت کردووە ئەو مام سعید تازە قسەی لۆ کردم ئەتوو درت بە کەسەوە هەیە بەرێ بابە باشە ئەو کوڕە چێیە ئەو کوڕە ناوی عەبوویە بابەجان ئەوە ئەمن نەشم دەزانی ناوەکەیتە بەس ئەوە دیارە ناوەکەش دەزانیتە باشە مارە چکونە دایان ناسێت و من کوڕەکە دەناسم بابە کوڕێکی چاکە خوا هەڵ ناگرێ وتی ڕوخسەت لە بابەت وەرگرە دێم بۆ داخوازی والله چژم چقەی دێ ئەگە مارەش پیاوە نەبن کوڕەشی پیاوە نەبی والله شەرت بێنە پێش ئەمنیش بەکراسی بەریا تویان پێشکەش دەکەم ئەمن دری تو قەت ناشتێنم چکە تو تاقانەی وەڵڵاهی پیاوانەیە چیژم مادام وەیە بابت ئەو بڕیارەیدا ئەتوو ئەو جارە دیتت پێی برێ برێ کەس نەزانم ئەتوو وەرە داخوازم خزم و کەس و باب و ئەقرەبای خۆت بینە و وەرە پێش و بابم ئەمن پێشکەش دەکات ئەبۆجان تا جۆم لە فیتەکە نەبوو نەهاتمە دەرەوە کەچیا من زەندەقم چوو وامزانی بافتا حەجوما گوتم معقولە ئەمام هەمزە جلچی کوردی لەبەرکە ئەو جاتیە با بابیشم بێ یەکچی آخر کوی دەبێ ئەمە لە بۆ تو فتێ لێدەم بابت دەبێ من چی پێ بڵێم وانییە وانییە ئەبۆجان کەچێ وەختە ئەوێ ڕۆژێ ئەها مام سعید ئەلێرە من و تۆی گرت لە پێش دەکە قسەمان وەرداخم لێتی خوا لە جێ تووشی شەڕێبی بڵێم لێدەن لۆ کەچێوەوی ڕۆژە چی لەمە کرد وەڵڵاهی ئەو سندوقەی تێگرتم عەبێرم کرد عەبێرە بە گۆزینگم کرد وەخت ئەو شەو لە بە گۆزینگم نەنووسین خوا نەکاتجان ئەبۆجان گوێ بگرازانی ئەوە مام سعید من و تۆی پێکەوە بینی نەحلە لە مام سعیدی بدا فەشەم پێ دێ بە هەر بمان بینی خێری چ مام سعید خێری پێوەیە ئەرێ وەڵا خێری پێوە بوو هات بە باب میگوت چە بە باب میگوت حەزە لۆ بابت دەرێ خوا چ خێرەکی دەنووسی بە بابت دەرێ لۆ ئەبۆجان بابیشم وتی ئەگەرەوە پرسیاری لێم کرد وتی ئەو کوڕەت خۆش دەوێ وتم ناوی عەبۆیە وتی مادام ئەگەر خۆشت بێ لەبەرەوەی کەوا تۆ تاقانە کچی منی با خزم و کەس و کاری بێتە پێشەوە ئەمنیش تۆی پێشکەش دەکەم بابت ئەو هایگۆ ئەرێ وەڵا هەر ئەو هایگۆ هایگۆ هاتوش پێت خۆش بۆ قسەیە ئەی ئەبۆجان ئەی من و تۆ چەند ساڵێکی ناخۆشەوێ نابی داکەم دەرێ ئیلە دەبی چیژی پلچی خۆت بخوازی چ چیژی پلچی خۆت بخوازی جا خۆ بە قسەی داکرد نییە خۆ داکرد ناژێت داکەم مەصرفم دەکات داکەم پارێ پاکەتم دەدادەتی کو ئەو جاتیە بابی منیش دەوڵەمەندە بابم وتی بەس کوڕەکە ئەگەر کوڕێکی چاک بێ ئەم بە کراستی بەرتەوە پێشکەشت بە قورعان ناتانم بتخوازم دڵە بەخوای ناتانم ئەمن ناتانت قسەی داکەم دەرم بەڕاستات دارەوە مابوو ئەی تۆ چەند ساڵە یعنی قەشمەری بە منەکەی من هەڵە خەڵەتێنی والله قەشمەت پێ ناکەم خۆشەویستی و عێڕوانێ ئەو لە دەرکەدانە و پیتە لێدانە و خۆشترە هەرەوەندە ئەدی ئامانجەکەی ئەدی باجەکەی نابێ بدەی باز بابە بازمان لە شوێ خالیمانەیە بازی بدەین چی حیاتم ئەوها خۆشە ئەوها بمینێنەوە خۆشە من لە دوورم تۆ لە دووری بەم جۆرە خۆشە دڵداری ئەدی تۆ حیاتم بەس دەرێمە کەس تۆ بوو مەسەلەن کوڕەکی باشی هاتە پێش کوڕەکی باش بوو کاسب بوو ئیشکەر بوو لە عایلەکی باش بوو لە ئەوەی قسمەتی خۆت مەدا ڕاست مێردی پێ بکە
خوا کەریمە لۆ منیش بەڵقوار بێ کەس نابم هەر قڵچکە دەگرم چێوە دەچی خوا کەریمە لۆ منیش دێک حەمرت نەمێنێ باشە یعنی ئەوە تۆ چەند ساڵم بە مندەڵی خۆشم دەوی دێمە داخوازیت ئەتۆ سوکایەتی بە من دەکەی سوکایەتی بە منەماڵە من دەکەی یعنی تۆ درۆ لەگەڵ منەکەی ئەبۆ تۆ درۆم کردێ بابە یان شەرمت بەخۆت نییە ئەبۆ لۆ چم کردێ ئێستا ناهیت بکەی ئەبۆت ڕۆستە هەوارە لە بن دەرکەوت بە فیتە و خۆشتم دەوێ ئێستاش بە منەڵی بڕۆ مێرد بەیەکێتر بکە ئێستاش خۆشتم دەوێت لە خۆشەویستیان دە لە مێردە چ بکات دەزانمە من ناتانم بتینم بۆ ناتوانانی بمهێنی بابا بۆ ناتوانانی ناکەم دەلێ کچپرکت بخواز ناتۆ قەشمەری بم نەکەی وازانی من وەکو ئەوەمە بم سوڕێنی فۆک فرفڕۆکە بەدەستەوە نییە زۆر عیبە بۆ تۆ ئەبۆ قەشمەری بە کچی عالەمەکەی خۆشەویستی ئاها نابێ ئەتۆ ناوی خۆشەویستیشت پیس کرد ئەبۆ من نەمەزانیە تۆ وای من لەگەڵ باب مامۆ شتێکم بڕاندەوە بەڵا تۆ سوکایەتی بم نەکەی عالەم لە سەربانەی ومەکە چه سەربانە تۆ حای مردە بتۆ ئابڕووی منت بر ئەبۆ من ئەم ڕۆژە لە پێشە ئەی بابە ڕۆ پێش ئەوە چیە هەرا بووە چ دەکەی لەرێەوە ئەوە چیە ئەوە شتێکم کە تا حەوشەتان دەلێم بمدەوە نامداتەوە نەخێر بابەجان کە گوتت ماری مامڕۆفی ئەوە کوڕەکەیە مامزا ئەوە کوڕەکەیە بابا ئەجە چ بوو چیژە ئەو محکەمە چیە تو پێم برێ ڕاستەکەی برێ بابا خەجاڵەتم نازانم چت پێ بڵێم برێ چێژم شەرمێکە برێ ئەوە ئەبووەکەیەک کە باسم کرد بۆ جەنابەت دەڵێ من کەشمەریم پێت کردووە من ناتوازم بڕۆ مێرد بە یەکێکی دیکە بکە کوریا تو شەمنت بەخۆ نییە ئەیا ناکەی دێ پێش دەکەی خەرچی ئەو هەقسان دەکەی ئەوە خۆت بێم نەدەکەی ئاخە تو چیان دەبرندی عەن لەک سەقلێ دەم ڕاستەوام دەکەم مام سەعید ڕاوستە دەم لێ گەڕێ شەیتانی بە نەعلەت کە با شەیتان بفتحی برێت لە بۆ هەموو گەنجەکان کوڕی من ئەتوو گەنجی باشە باش مادام چژت خۆش دەوێ بابە قایلە دەرێ وەرە پێش دەدەمێ باشە خێرە ئەتو ناچێ پێش ئەدی لۆ ئەتووە دەکەی سوکاتی بۆ بنەمارەیە دەکەی بەو ئافرەتە فەقیرێ دەکەی ئەتوو ببە عیبرەتێک لۆ هەزار گەنج و لۆ ئەمسالی تو قەت ئەوە ئەو شتە قۆڕانە مەکە ئەرێ باشە ئەوە خۆشەویستەیە یا سوکایەتی پێکردنە نەسری ئەوە پێت برێم ئەو جارش ئەو پارچە زێڕم لۆ کڕی بەس ئاخی جارە ئەمن زێر لە بۆ تو بکڕم ئەمن پێم نەکرێ هەموو مانجێ پارچە زێڕەچی لە بۆ تو بکڕم ئێدە وەڵڵاهی هەڕەق و هیشک بوومەوە هەنچی غاردەم و ئیشێ بکەم زێری لە بۆ تو بکڕم والله بوو هەموو مانگێ پارچە زێڕێکم بوو بکڕی ئەنگە دانانیشم لەلات لۆ بابە ئەتوو بە ئامان و زەمان هاتێکن ئەمن لۆ ئەتوو لە مارەیەکت نووسرایە ئەمن هەموو مانجە پارچە زێڕەکرد لە بۆ بکڕم ناسووز لە منە خەتای منە ئەمن ئەو زێڕم بە سارەک بدا بە باشتر نەبوو نا ئەوەڵا برێ سەعید بێبەخت ئەتوو لەو دنیای گەڕای گرگرگرگرگرگێر چوی خۆت بەو بێ ئاقرەی دادا هەزار شێخ و مەڵات کرد هەتا منیان دابەتەوە ئۆیف وەڵا بابە ئەوە تەواوە ئەی خوایە بە قوربانت بمەرێ وەڵا بزانە ئەو قسە گەورانەی باشە باش ئەتوو بەس پێم برێ وەڵڵه لە مارێ بابت ئەستوکە جۆش نەبوو بخۆن باشە ئەتوو لە مارێ بابت وەڵڵه ماقڕۆکە تێدێ خز لە باتی زێڕی ئەوە خەلوێش وەچی ڕۆژی گۆستنەوەی ڕەوم بە منی گۆگۆتی ئەرێ سەعید توخوا ئەتۆ ئەو ژنە لە باتی قەردی وەرنەگرتیا گۆتم کوورە نە ئەوڵا یەک مستەپارم پێدایە ئەوە چێ لە دەرکەیدا من نازانم لۆ دەرکەی ناکەنەوە دەرکا طبعا ناکەنەوە ئەتۆ هەموو جارێ ئەو بە خۆڕای من دێنی تەماڵی برات کچێ ماڵی برا گەورەمە چقەی دێ دەبا من دوو جار زیاتر بێم نابی ئەو جارچێ دەبا جارێک ئەوان سەرمان لێ بدەن نابی کچێ بابە سعید فەقیرەی لەگە ژنەکەی تووشی بەلای خۆی هاتیە بڕک ئەبوورەکە کە تەزە بندەسی ژنەکەی خۆ چی لێ بکەم دەرکەی هەستە بڕۆ دەرکەی هەستا بڕۆ بیکەرەوەستا ئەم بچم دەرکەی بکەمەوە ئەیشە پیاوی پیاوە ماڵ هەستە دەرگا دەرکەی بۆستا هەستا بچۆ دەرگاکە کچیان کەرەوە بکەمەوە تۆ بیکەرەوە تۆ پیاوی کچێ یعنی ئەم ئیشی مارێش بکەم یعنی ئەم شیویشی لۆ لێنێم نارشی لۆ ئەوزە لۆ ئەتوو دانیش ئەم قسمەتی مارێش دەکەم لە دەرێش وا ڕیز بوویمەوە هەندی ئیشێ بکەم چی دەرگاکەتەوە دەهەستا کچێ بڕۆ دەرکەی بکەم کچێ دەبڕۆ گورە وەڵڵاهی ئەوانە بەخۆ بە باب و برایەوە وەچێ هەلامی حتا لایەنەدە ئیشێ ناکەن ئەمن دەرم هەبینە بیان نووسینە یان کەڕن شتەکەی لە گۆڕێ براژن کوی کاکە بگیان یاخوا بەخێر بەخێر بی یاخوا دێ فەرمو فەرمو شکاوم زانی شکایە هاتوونەکەم زانی شکایە یاخوا بەخێر بێ سەرشەریان دێ فەرمو فەرمون دێ فەرمو باشی براژە سعید لەوێیە ئەرێ بەخێر بێن یاخوا فەرمون
فرموا رابي جان بخير يا اخويا ولو ادرن دكتان كده بخير يا اخو والله عندي دوري تاعك مقالي خدمه روايه بخير يا اخو يا زنجان من وكانوا بولينا والله لمالي برامن لمالي برايتي هاي يا والله اخو بخير خوشي يا ماشي اخوان سعيد كوي وضعتكوا احوالك فرموا يا فرموا كوي سعيد وعزتكوا وعز اول وديان برام كرة احوالك كرة برايتي فقير كوني ماشي ماشي سعادتكم تاتي يا اخو بخير والله اول ودياني سعيد كرة والله بقرآن مزاني كرة إيشا كرة كارة كرة تبخو زاني مشغولين ده فرموا دانش فرموا ايه سعيد اتركوا احوال وزعيد هديارني بتما اخويا بارده ان شاء الله يا اخو بخير بستساو قولوها زعيم وسعيد كرة والله كاك لبا إيشو كاري بقرآن رقو يشي بمفقرات الشمديشتين تخوا ما حدد اخويا من لا يشيما والله سعيد او انت غريبي ما عندك كردي قلت وانا ابو دلخواس بني والله قلت دلخواس والله اورو دنيا خرابي هدت مكن سعيد سردانه كذا كم كرة والله در اقايل دريا خدا دا زانيا مش غريبي مذكر امش عزم لي ابو سرطاني دم بس والله ريقناك وريقناك يا اخو بخير والله مش غريبي ما كردن هندي زيري شمساندوت من شايد الخوازي یاخوا پیرۆزت بێ بە دڵخۆش ئەو جا زێر چێ برا ژنگیان زێر هەموو شتێ نییە لە ژیان هەیە بە تەن و بە تەغار زێرش لە خۆیەدا و هیچ شتێکیش نازانێ تەنانەت ناوی خۆشی نازانێ عافية والله سعيد والله براجل جني من هيج مرقي زيرني اصلا رجل زيري دبتوخ زيره وانت ميمنيه وشكم كوزير هيجنية هو زيري نبي لأنه عالمي قدري نية والله يا ابو ابراهيم قصي جني منا اشهد بالله خصك التواوى جني يا ربي او شي ليله داخل خوادي عافيه البي ده والله يا ابو ابراهيم العن جني خرشي ما قلت مشا زير لك كاك زير لكن خرشي زور ميما العن امل لقى بيرجنك قوم دس ما بازاري خرك حمو تمشا زير لك تمشا منك هاي هو سعيد كو قرك ملوده قرتوا کچێ خوشکم زێر چییە زێر بە من ناڵی زێر چییە هەیە بە تەن و بە تەغار زێڕی پێوێ و قەدر و قیمەتی ماڵ و مێردی خۆی نازانێ شەو و ڕۆژ شەڕ و مەشاکلە لە ماڵەکەی خدا هەردوو چاوت کوورەکە کوورە بزانش تۆ بەردمانتی دەکە وەڵا پۆقلەواتی بە گۆڕیوە کردیت تەمەشا پشتێ چای کوشین کردێ وەڵا دری شەیتانە شەیتان هەستە چاچی لێنێ هەستە چاچی لێنێ با غرمەی زێرت بێ هەستە دەی ناڵە برا ژنگیان خۆت مادی مەکە چای ناخۆین با بڕۆین راژنەتونەوە عەجەلێ دەکەی دەڕاوەستە چاچی بە زێری خۆن چای بە زێری گەلە خۆشە ڕەبی ئەو زێرە پیرۆستان بێ ئەو چایەش ئافێتی خۆندا بێ بەخوا ئیشمانەوە ناسارێکمان لە خەستەخانەیە نەخۆشە دەبێ بچین سەری لێ دەین ئافێتتان بێ ئەوە پێش بەخێر بن سەر چاو هەی بێ زێرینا ژنەکە ئەگەر گرمە کاتیز مەترسێ ئەوە سەتاسەد براژ مەتەقیتەوە لە خەفەتان ئەتو وەرە برێ ژنێ دوو ماقڕۆکە لە ملێ ژنێ من دیت ئەتو لۆ هەوەخت بوو پێ بتەقی بزانە زمانی چەند درێژە ئەوە لۆ توو ڕەبوون و ڕۆشتن ئەو چایانە نەخوارد تەهوو هەتا ئەتوو تێدەگەینم بەخۆم لە بیرم دەستەوە بەسە بێزار بووم ئەوە کەی ژیانە لە دەست ژنی سەعید و زێڕی ژنی سەعید لە توانامانەمە عەبۆ بەخوا جێ هێڵم بۆت هەموو ڕۆژێتی قەرزشی لێکەی هەموو ڕۆژەتی قەرزی لێکەی بۆی ئەتەی ئەوە فەرزکەی بەسەر من ئەوان زێڕیان هەیە منیش جوانیم هەیە ئێکجە دەزانم هەدی چما ئەمن پەنجەشی تو بە هەموو دنیای دەدەم کچە دەزانم ئەتو جوانی بە قورئان کچێ بە قورئان نییە باشە نییە کەس جێ لێ نییە ئێستا بابیشم لێرە باب جێ لێ با دەزانێت چیە ئەتو یەک پەنجەت نییە بە پازدەی وەچی ژنی سەعیدینە بەچێ ئەها چیان لێ کردینە ماڵی خۆیان تەماشا نەتبینی نەتبینی چیان پێکردین ئەو هەموو زێڕە ئاهای لە خۆیان کرد خۆی لەبەردەم من دەرەخست وەڵام من تاقەتیەوە بەزمەم نەما یا منیش ئەوە تا زێڕم بۆکەی وەک ئەو یا ئەوە تا یەک دەقە بەدیاتەوە دانانیشم ئەگەر منداڵەکەم نەبی چارم هەبی بەسە 4 ساڵە منت فەوتان ڕاوەڕە نیتم لە چێبینم لە نیتت ئەتو چەند ساڵە بە من دەڵێ ئەوڕۆ ناسبەی ئەو مانگە نەمانجی دیکە هەم ڕۆژێتی قەرزەکەی لە سەعید فەرزیانت کردو بەسەر من بەسە تاقەتم نەما تەحەملم نەما ئەڕۆم بەخوا یەک دەقە دانانیشم بیبەرت خوا دێ بیبەر ئەتو ڕاوەڕا ئێ کچێ نیتم پارەم نییە کچێ سەعید کو دەسوڕێتەوە پارەی لۆ دێ کچێ من دەزەدەمە بە زێڕی ڕاست دەبتەبەر بۆ سەبەب هیچ بکەم بەختم دیە لەو ڕۆژەی ڕا سوبحان الله ژنم هینایە ئەمن ئەوە دەرکەی ڕزقم لێ جیلایە ئەوزە ژنی یەکەمە توی نالێ بابە نیتم لێ لە چێبینم یەک دەقە بەدیاتەوە دانانیشم کچێ وەرە دڵخواز بەخوا چمەوە ماڵی بابم ئەتۆش بە خۆت یا ئەوە تا زێڕم بۆ دێنی یا ئەوە تا بەدیارت دانانیشم دڵە نیتم حیاتم لە چێبینم کچێ بە قورئان نیتم وەکو قوڕمە سەر کرایە
سعید ئەم جارە چوویتە بازاڕ کیسەخانەیەکم بۆ بێنە. یا الله خێ چیسەخانە لۆ چییە؟ کچێ وەڵڵە ئەمنت کوشتنچی ئەوەم لۆ بینە ئەوەم لۆ بینە. ئەتوو بەس بە منالەت و چیسەخانە لۆ چییە؟ وەڵا لەسەر یەکم خۆم جوانەکەم. لۆ چ عیبتە؟ ئەوەیە مش وەکو براژنت جوان بم. لا حول ولا قوة إلا بالله كتنا والله هرونيا شلطة قرشي بينا لسري من بني باش لو إلا خني لسري خود بني كتيتو تعيبتا كتي الآن بحركة شي بري بحركة شي بري أو همو زيري بيويا براج محلقة شي لبنزينيا جاني جاني خوشترا درن جاني أو بابان هالشي خوشترا زادي بو جوانه لو أبو هاتي إيشكا باركاني تمستي دڵی خۆشە بۆیە جوانە. ئەو جەنا وەڵا لۆ ناری هەندە سمپارە لۆ بینم لە دەم و چایە خۆ دەی باشکەم نییە لوس و جوان دەبی کچێ ئەوە قیچۆکە ڕێک و پێکترە یعنی چی تێدا یعنی ژیان بەوەی وە خۆش دەبێت قیچۆکە جوانترە لە تو کچێت و لۆندە عەسوودی کچێ ئەدەی جێ لێ نەبووە عەرەبە قەدیمەکان دەن ئەلعەسوود و لا یەسوود. ژنەکە زانێ بۆ جوانە ئەبوو بۆی باشە ئەبوو. کچێت و لۆ دەکەی کچێ خۆ خەتای من نیە خوا جوانی دایتەوی کچێ هەوکانێ ئەگە ئەو زێڕانەت هەموو لێ دەکەمەوە دەتکەمە عیبرەت ڕێ و ڕێڕەوانی ماڵی بابت دەکەمەوە کچێت و لۆ دەکەی پیا و وەچی ئەوەی لە قەپێکی خۆی بێتە دەرێ کچێ ئەمن باشترم یان ئەبوو کچێ ئەمن زێری دنیایان بە تووەکەن ئەمن هە باشترە کچێ ئەمن کچێ ئەمن کچێ دایەوە منت بزانە بزانە وەڵڵاه دەری شۆرتەیە شۆتا برۆ نێوە برۆ دڵخواست چیژمەوە خەریکی چی؟ بەرێ بابەجان وەڵا خەریکی ئەو دەرقامی شوشتم. وەڵاهی دڵخواست عەزم لێ دوو قسان لەگەڵ بکەم چیژم. برێ بابەجان ئەمرکە. چیژم دڵخواست بە تۆوە ماوەکە لێرەی دەمەوێ بزانم لۆ ناچیەوە سەبەب چییە؟ ئای بابەجان دەزانی بۆ ناچمەوە؟ عەبۆ قەدری من نازانێ. هیچ ڕێزێکی بۆ من دانناوە. ئاها بڕۆ تەماشای برای عەبۆکە بزانە ژنەکەی بەتەن و بەتەغار زێڕی پێوەیە ئەمیش دەڵێم زێڕم بۆ بکە دەڵێ وەڵا من نیتم لەکوێ بێنم منش زێڕم بۆ نەکە ناچمەوە. یعنی چیژم ئەتوو لەبەر ئەوەی پیاوەکە زێڕی نەکردی لۆیە زیز بووی ئاخە زێر چییە هەموو زێر دنیای خەڵکاتەوە ناکاتە یەک دەقە خۆشی کات و لە ژیاندا ئەگەر ژیانت خۆش بی دڵت خۆش بی دوایش هەر کچە کە مێردی کرد چۆن ماری مێردەکەی خۆی بێتەوە شتێکی خراپە ئەدی قەت جێری نەبووە دەرێ ئەگەر نانێک بە تەندورێ وەنووساو لێ بۆ قەت وەچ خۆی پێوە نانووسێتەوە چیژم دوایش زێر چییە ئەگە پیاوەکەت مادەم کاسبە پیاوەکی چاکە هیچ مشکلێ نییە ئەتو لۆ زیز دەبی وەڵی زێر دنیای هەر هیچ نییە میم ئەوە پیاوەکە باش بی ژیانتان خۆش بی. ئەخر بابەجان تۆ نازانی تۆ لە ماڵی منی نازانی مەوزوعەکە چییە ئەبوو هەموو ڕۆژێ من دەباتە ماڵێ برای براژنەکەشی دەڵێ ئەها زێڕی بۆ کردوم ئەها خناوکەی لە بۆ کردوم منش ئەوەندە خەم و خەفەتە چێتە دڵمەوە. چیژی خۆم خەمێ مەخۆ زێرچی هەی عەمری زێڕی نەمینێ ئاخر زێر کەنجین ژیانی ئینسانی دەگۆڕی ژیانی خۆش دەکات ئینسانێک ئەگە بە خۆی ئاخری بدەی فکر کاتەوە ئەتو مادەگە مێردەکەت باشە پیاوەنە ئیش دەکە لۆ دەغەزی لەسەر زێڕی زێر چییە؟ ئەرێ وەڵا بابەجان لۆ ئەوەندە شتەکمە؟ نا چیژم جێمە دەی وەڵی ئیتفاقی بینی ژن و مێردی هەزار مسقالە زێر دێنی ئەگەر خێزانی سەعیدیش باسی زێر و زیوی لەکنە تو دەکا ئەوە لە بێئاقیتی ئەتو ناوی وەچوی بێئاقر بی ئەمن تەئکیدم ئەگەر مێری توش پارە و پول بێت دەستێ و لە دەستی هەبی وەڵڵاهی لەوی زیاتر زێرتەوە دەکا ئەوجە بە قسەی بابی خۆت دەکەی ئەلعام بەگەرە من دەکەی و دەچینەوە مارە خۆتان و دوو قسە لەگە مێردەکەت دەکەم. بابەجانەوە تۆ چ دەرەی یعنی ئەمن زیز بوومە بە پێی خۆشم بچمەوە کنعەبۆ ئاخر ئەتو غەلەتی غەلەت با بڕۆین. ها وخيرة لو أقريد سعيد الميكا لو سعيد درتك خطايتوها نسيت شي شي تقول وتمشيني برالة من جوان لا صنع وقيني اللي مرقد قيني اللي ترقد أتوح وانا الشري بيدك بروجي فلان وايو فلان جوانو فلان أتو حسودي لحسودي أتو لا يا ابوي من وتوما أتو لا يا ابوي أجانب سعيد خرابني أتو خرابي اي سعيد فلان وايكد سعيد فلان وايكد فلان جوان عطو حسود مو بس سعيد وحم قزيرة جيني كي او زيري فيها ها قول اخوابي ولا ما نضلمنا خوش زيري بكفى بيشم بابا مو مار سعيد او اخر جاله ترزيز بنادي بكفى بيشم نجمة بكفى بيشم دي وكو برنامج مو حفيه تعجبني ورا دي ورا بابا ولا سعيد ورا سعيد ها بريت سعيد والله بالله تلاهي جني من بحياتي زيزنا دبو او زاره او اين اوينا همو لبن سري جنيتو او زاد زانيت يا
کورە خۆ دەزانی ئەو ژنەی من کاتی خۆی کە بابم چوو بە داخوازی لە بۆ من فێریان لەمە کردەوە بەمان نەگوت بوو کورە بێئاقر کاتی خۆی لە سەخانی بەربوویتەوە ڕاستە ئارێ وەڵا بەس ئەخە بەس پێم ژنی تو لۆزیز بوو ژنی من غێر وڵای سەڵی نییە ئاتی یعنی خۆ لە جێری دەدەی کورە هەموو جارە دێنە مالین گۆژنی تو دێتە پێ ئەوە زێر ئەوە وایە ژنی منیش ئەو جارە دیتێ هەموو زێڕە بەژنی تووەیە ئاگری تێبەر بوو ڕاست هاوی کرد گۆتی بە قورحان دانانیشم یا زێرم دەوێ یان دانانیشم دەزانی ژنێ توش زۆر بێئاقرا کورە لۆ بێعقلە کاکە برێ لۆ لەبەر ئەوەی نییە کورە خۆ زێر نییە کورە ئەوە هەموو ئەو تەنەکە و پەنەکەکانە پاقڕە ماقڕەوەی ئاو زێڕەکان ئەوانم لۆ کردێ پێم وە کردیا کورە خۆ لۆ ئەمن ئەحمەد قەدۆمە هەموو جارێ پارچە زێرە چی لە بۆ بکڕم هەر بچمە دەرێ بێمەوە پارچە زێر بەس تێ ناگاتن دەرێ ئەو زۆرە لە بەدەکا غڕمە دێت تا جێلۆکە کورە یعنی تەنەکەی بە زێرە حساب دەکا کورە ئەدی ئەجە برێژنێ من لۆزیز بووە وەڵا ئەوە حەبۆلەت و باشترە لۆ ژنەکەی جوانترە بەڕاستە لۆ ئەتوچی سەخەنەکەم لۆ بینە لە سەری خۆم دەنێم وڵات چێ ژنێوی جوانترە هەبۆ باشترە وەسعی خۆشە لۆ ژنەکەی جوان بۆ وە دەزانین داخۆ جوانی بە ئەوەیە کچێ ئەتوو بە خۆت جوان نەبی ئەوە خوا ئەو بەشەی بەویدا ئەوەندەشی بە توداخۆ ئەمن پێ قایلم پێ مەمنونم کوڕە بابە ژنی من لە کوێ ژنی تو لە کوێ سعید وەڵی ژنی تو حتا ئێوارێ دەرمان و نازام چ لە خۆیدا بە حیاتی ناگاتە هەر ئەوەی هەردینۆ کەچی ژنێ منە زە خۆی ماندینەکە وەرە توژەوەندە مەحتی ژنێ خۆت نەکەمە وەڵاوە بلاوەت اللهی دایم دەرێ بە مستی لە بەرێ چاویاندا شین و مۆر بووە بێ کوڕە بەڕاستە تو ژنی من یەک عەقلی هەیە نیە بەس ئەوە تەماشای بە شەریکە دەزانین وای چەندیە ئەدی ئەگەر مادەم ئەوها ئاقرا باشە خێرا لە بۆ زێڕی زیز بۆ چیتەوە مارێ بابی ئاخە بزانە بەس لەوەندەی ئەمن پشتم شکا لەوەندەی پشتم بە عاردیکەت کورە سعید مامەمات بە قورعان وهینایتی والله کورە والله وەی منشە خۆت بڕک فەقیر کە علاز لێ ما قەومان كوي ماما أحوالك سعيد كوي ماشي عبو كوي عبو ماشي ماما أحوالك سعيد كوي سعيد كوتاتي والله بتمام خوي بخير بين ماما بخير بين او كوان جو هبا غريبي دانشتبون والله ادي تبكي قرشين ده بس خو ممكن اول جنيه مزيز بو كاكا. ابو دراش مزيز بو ابو شاتك قلت ما باصري خو ما بيغوني باش او جنان نقول لا بس زيزبم نقول له خوتان برسي والله إذا زاني سي ماما أبا هاتينا مالي سعيد إبرام أو جنكشي بلين براجنم الراس زيرو مين ركي بخو وكدو بيب شان داو ديقو زيرم كريو وسعيد أبو بانجري بارتا زير ركم لو بكري أو الليرة تنقاو بو راس قوتي بتسيدو تسوينا مالي راس بخشي خودانا وقوتي أمن يقدق قلير داناشم حتى بوشي براجني خود زيرم لو نكري إيه لتشبين ماما والله ايش خرافة آخر عسودي خو روشتش قال خرافة إنسان بقري تبر والله زمام همزة او خزانه مجني او بابي وراوستا باجيلي بيو بيتيب قال ساتزيز بوا حبو ابراهيم هات ماريما ولا تاي بويكات دري او حبولتو باشترا لوي خزانك جوانتر لمن اي باشا او لا تاوبتنيش او هندك درمان لخوي داو برك جوانتري شلوي ولا او راسز بو دري اتو او باشا لوي جوانا اتوش دبي لقرم اي باشا امن لقري باشم هموش تشلو دكم اي باشا خو امن بي قايلم بس او خوا او بشيدات او قيتوك جوانتر لوي يعني هم مشكلة كلا ساعة سودية او زيزبا او زيزبا انا والله برا شيء سعيد يستا اي والله او تشيش تزيز بلا سوي دري او جوانتر اي باشا ام تبكم او جوانتر او دري او باشتر لوي او جوانتر اي باشا امن باشم او مزيرم لبوي كريا اي هر وش خويتي خو امن بي شكر بي قايلم بس او رانا وصلي كاكا جواني خدايتي كرة كاكا او دو ناي براشتي عسودي ايش شي خرافة يعني كارشي زو خرافة انسان ناي بقاتر خو روج يعني في عسودي والله عسودي ايش زو خرافة هر فوتان وما خرافي لدوا انقوش خلص نجيتان لبي حسودي كارشي باجنيا تنها بشيماني لدوا يا ربي خويا تيبكم لدزو كابرايا روج نية شش حوت صاحب قرض نيل لو درقاي ايما ندات نازانم كابرا تو او باري ورقري ام قرزة اكي بتشي ايديا ونئيشت نكارت تسد نسيارة مان ديارا نخانو مان ديارا او دوسيتي تلو ببليد بو من هنا وبمن نالي اخر او باري بتسأديتوا يا ربي خويا رحمي بكي ضل او بابا بلكو اوريك مان اللي بداتوا كل كابرا من كتفلي
هەردێ و دەچم خۆ دەشێرتەوە گورە بابە من پارەم دایە بەقەت ئەوە دوو سارە ئەو پارەم لۆ نادەوە نازم ئەو پارەم لۆ نادەی نازانم ئیشەش خێرم پێەیە ئەو ڕۆکە دەبی ئیلا لێ وەرگرم و بستا پڕپەڕەکەی ئاسمانی ئەو پارە هەلی وەردەگرم و چی بوو دەست لێ بەدەستم دیسا خۆی نەشاردووە لە ژۆرێ خۆمانی السلام عليكم. عليكم السلام صاحب. وشكون كوي باشي؟ بخير بيبرا. عبو لا ماريا؟ عبو لا عبو دلوقتي بابا. بابا باري من قردارة أو دو سارة باري من قردارة. قديت بابا قديت. باري ولا دو سارة باري من قردارة خوش شارتو قوم لدى شيطان روجك دري لفرنسا ما روجك دري لفرنسا ما بابا باري مدنا وتشيك. كوركا كبرى من عبو لا قديت وأم لا ولايت عبو بس تحود ورقة سيا ورقة دانا تخلكي بقرد قديت. بابا إيش تباري مين رايتوا بأخوة قردارة وباري مدبي هربدات ولا شيء. ضل تو غلطني غلطني درجة كنا دا. لا ماري عبوية شدي كبلي. لا ماري عبوينيها. بري. إيه كان ماري دقلهم. لا والله لا مالني أو سفري كدو بدو ماك بس ما قرنيته. بابا كونيته. بخوي هرنيته سفري كدو نازم بوشوتو. ضل نازم دت داري شي حرسات دكات. باش نازم تسكلو كابري والله أو بارم داتو بداتو نام داتو شكايتي ديركم. مرو كاك مرو لو أنا بدوي أبوي شي بدوي. إيش بري؟ غلط برا غلطي. ماري عبوية. بري. إيه تمام ماري عبوية أو تيدري أو بارم لو بنتوا أجا ناينتوا شكاية ديركم. خوا كريمة كاك خوا كريمة. ما أفيز ده. بخير صار. الدنيا بس صارت عبو. ماني نبي بوي باشي أول شيء ديوا ولا دي سان لكن ماري أم الشكاية ديموا كل ماري عبوي لكن ماري عبوي لو قردك يخوت شو بوي كورا أمري بابان بديا داتسم دري لمارينيا أو زارة داتسم دري سفري كديا أو زارة دري نازلم شيء مردي والله نازم تلو كابرا بكم والله إذا أنا باري منش قردارة أمن وهذا سم بس بزانا أمن سي بيدا كم فيرش شلو دبي نو بزان باركاني ناس نموا والله برو فيرش لا توجدك راوستي دبرو لي كل أمن وشتوني من دبرو برو ترى فير لا توجدك يا عندنا السلام عليكم. عليك السلام. براجل كوي. سرسر. أري عبو لماري يا. عبو. أري والله. عبو سفري كذي لا مال. والله أو براسي عبو رقي بقردها من أجو عبو رقم لوينا يدوقو تنبيدم وشال مزار نبم. حفظ ورقة كا. أري والله. هو كاكا حفظ ورقة كدنيا كرة دي نايتو. براسي تكرة كم؟ ما شاء الله درس الشيطان يا أخي لا والله ما دام ولي هذا من أوعظ ورقم هرد بيتوا والله أجنمنا إنه خدا زاني شكات عني كم تيجيشتن فير معنا ذا كان فير حفظ ورقيت وحالي تبابي من حفظ ورقيت وحالي شكاتي تبري من أبونية لما كان جيناتا أو داور اللي ذاك دخوا كريمة والله عمل أو جلمة نازم أو فتفير النازم والله الآن يكسر اسم مركز شكات لي كم هرتوا ما بيشكاتكي تسجيلات يلا بون شوشات رجاله دابا زينة لون دجالي امون صار هذا بيش مثل زياد بروي كاين تي هذا اوا سبعين ساعات سم بيد داديوا زور خير اوا سبعين لقيتو ديمونا بازاري لسان بلاش تنادي كره بابا دتمي سري مانجي قابلتي حسابي نفرات ملوكا وتلا بركنا انا كره سنيه نه بس قوتم اوا قوتم او بامباج دابا ملو ماري بقر ان شاء الله سليم بابا بينا قرد سؤال كم مقرد ها دفتري تمشاك دفتر ايه ده باشا باكزنا ما مني باشا سبعين ساعات سم بيد دادي والله دوري هشت إيه أمن ساعات شش حازم سبيني باشا كده بابا دبروا له خلاص لكن درك الراوس يخوم دائما أو شراز برو باشا قربان دم بلا فترة يا المتين ده تبرق ومرق باشا قلت الراجرتسا ها قلتسا قلت من راجرك كاكا تساوك تسوانا ما مغرتك أنا برام ناس تساوم ده برو خو حفيز بيقول الله كاكا برو بالا قامنا تشتوج نبي برو خو حفيز على الراس رجوله شوية باشا تلو دركينا لو دركينا ايوا تو فهمنا لي شوي لا شش بياني ودرتي تا هشتو نوع يورانا يعني وران تلقى تقي قرما بو من ديوا
کچێ بابە تو بەخۆ دەزانێ ئەمن ئیشمەیە مەجارم دێ بجولێمەوە دوای من ئەسڵ حەز ناکەم جیران لە پێش دەرکەی بمبینم 2 ساعتە لە دەرکەی دەدەم ئەی حەز ناکەی جیران بتبینێ یا حەز ناکەی ساحب قەرد بتبینێ قەردی چ بابە ئەی قەردی چ ئەتو بە من ناڵیچ بە چ دەچی و بەچی دێەوە هەم ڕۆژێ بە پیکەبی نەفەرات نەفەرات ها ئەدێوە چیەوە کچێ بزانێت تۆ شامپۆیەکم هینایە ئەوجە گوتم ئاومان نییە وەنیە ئەومان نییە گوتم زانە منزەرەك ئاوی لەو جیرانەمان قەر ناکەی بەڵکو بەو شامپۆی خۆم دەشەم ئەوە دەرێن لۆ تۆشکە و مۆشکەی باشە ڕاستە گوتیانە ژن و مێرد یا خوی یەک دەگرن یا ڕووی یەک دەگرن دەتەوێ منش وەک تۆ فێر بم بچم قەرد بکەم لە عالەم قەردی چ ڕۆژ نییە قەردار لە دوود نییە ئەوە صاحب قەردەکان 5 صاحب قەرد لە دوودی هەم ڕۆژێ دەرکیان لەسەر من شکاندووە یەک دەڵە شکاتی لێ دەکەم یەک دەڵە دەیکوژم یەک دەڵێ قەردەکەم کوانێ کچێ بابە تو شێتی کچێ پیاوەیە بێ لە دەرکەی ممدا لە بۆ قەردی لەبەرەوەی قەرداری کەس نیمە من نا والله کەس نییە کەس نییە بێ لە دەرکەی تۆ بەگەڕە هەموو شتێک بەس زمانتەیە یەکەچی بینە پێشم یەک صاحب قەرد بڵێ ئەوە قەرداری وەی دیێڵە دەی یەک صاحب قەرد ها کوری یەک صاحب قەرد لە چۆ ببێنم ڕۆستا ئێوارە صاحب قەرد ها دەرکەی ماڵشیان شکان کە تۆ دێەوە نازانم ئەوانە چێوە دەچن کەس نایە لە دەرکەش بدات یعنی ئەلان ئێستا یەکێک لە دەرکەی بدا دەرەی لە مارێ وەنیە ئەرە والله ئەمن درۆی لە بابم ناکەم خوا دەکا ئێستا یەکێک لە دەرکە دەدا بزانە کو دەرێمەوە تا لە مارەیە کەچە ژنی وەشتوم هەبی دوژمنم لۆ چییە هەر هەستم بچمەکەن سعیدی برام لە هەمووی باشترە هەرو کن سعید هەرو سعیدات دوی لە ڕێ دەرکرد هەرو ئەوە یعنی لە بۆ بابی خۆ درۆی ناکەی دەوڵای بلات لای ئەم بە زمانی تو بگیرێم خۆی دەزانیت ئەوە دەرکەیە خوا بکەم صاحب قەردێک بێ وەرە کەچێ لە ڕای خۆی بەس دەرکەی مەکەوە وعد بی وحدەی 5 دلاری دۆ داخل کورەوە تۆ 3 مانگە بە من دڵی وحدە دۆ داخل دەکەم ئەوە بگرە شامپۆی هیناتت وەرە دەرکەی مەکە وەرە کەچێ وەرە كورة ديال الله جايك أقول لهم ها أول زيادة قردك يا ودمه أبيت كش باقي كيس أنا ما عندناش تكد دمه ها شبو دزاين شبو براي قردارك النبي لا هذه من دالك بو بوتي أوش كهرباء تمراي حي ملي دش شارع والله كهرباء ما براي أنا براي بميته أبي شويش دنوستم ساعات دوازة وطازة كدم ما قبل هذا الكذا علي الراب الصام قلت بصاحب قرده رازي كاري أبين جوج ديك ولا عاود النايف الخير وتسعنم قفاتك كتير بقردي لا يتم سعيد كوباري لا يتم كده بقول عصري ما أجد أبوه كل السري ما جاي تعبوه مع أبوه سعيد كوي كده والله هم زاني لو قردي هاتي ما شاء الله أو قرداري راس أمني كشت سعيد لو ها رنج زربو الرنج كده والله يا أبو ريخهم لديواري كده مهودة ولا لو درد ريخهم دقدي سعيد كده أنا قردني راح ناي بردامو هلا بقدارش بمس على سي أموني دوكي دريم وزي إجناكا لا والله أيش دمنا دمني وش إيش دكا يقدر دركا كفيوزي كذا لو اللي دموه بس دلم كرة فيوزي كذا كذا مرد بشي أتو هنا من التصار نواز زي صاحب قردات توا ما نمتلك كذا بس كرة والله سعيد أمش جنابي نقلم شوشم تعزت سمو ماري خيزانا كم زمان شعون دي درينا دي يقول 15 صاحب قردات يلا سبعين مرة كرة الراز نيا سري خوم هل قلت راس هات ميري قلت تسمعكن سعيد إبراهيم زي وشباشة وآمينة وياك لدور رابع وديارة والله سعيد أمنيش نيا توشي سرم بوتاقل كرة سعيد نيا قرداري عكا ومكيمة كرة سعيد مردي ما هندي دروي بكم كرة سعيد مردي ما هندي بدزي بتسمى دري بدزي بيموا لما رجنا أيوة موكا كوادا كي صاحب قد أبي شباب نستيمة سعاد واضينا نستوم تقريبا كدما خوينا كدما خوين كرة خوناي كرة كاكا أولادكم أولاد خومناي ناي كاكا سر وقت شيء منظرك لصبر ميلي برجوا علي راب صام وتبو صاحب قرده بس ريان دادا ايوه دلو وجدتي سر وقت شيء لذا كيد سعيد قرم قوتم هوا قرم بوش هواي كاكا والله من دار هستا قوتي دركيه قوتم دركيه دعتو بياوني ده هستا دركيه بكوا والله كاكا أيش دي قوتي بيا يوم دم قوتي بيا يسبكم كاكا ندير عم تسمع دري والله أوامين بيا والله أري والله تقريبا أما حساب كان نيو موديل ما نما إيه والله سعيد دركيه ده كم هو بيخشي أون ده بيخلا أري ما عبو عاوتان دي قوتم كاكا نقول إذا كرين عاوبي إيه كنا بوشوي وقتي بتقول إيه كرة السوانم كرة السوانم سعيد واي سعيد أو نبوني أمني كشت واي سعيد خواه ورشي لي دابا موا عاوز بس بقوم دم زين سمذكرت ايش سمذكرت باورتها بي لا تشندر صاحب قد صاور ريمان ذاك اليوم زقفتك دروس ذاك والله يا عبو زور زعمته وبي بس واد زاري حاليا او قرداري الروي ما يرش كرديو او ها كره او ها الروي ما يرش كرديا والله بس لا شيء اتو بخدا اتو شنجني زور كزو يدري بس وش الدورة من دبير راس خوي لبير دكاتره كره من ونيمه سعيد هاك عمس بين الدورة من معقولة أمنة إلى بيت كم؟
وەرە سەعید وەڵی بەس پارەم هەبی بەس دەورەمەند بم دەبی خزم و دۆست و کەس و دوژمن هەمووی نییە لەناو پارەی خەرق بن مەلەوانی بکەن يعني قردار بيتو قديم ددي يعني قصدم هاد بي قديم ددي ورا قابيلة ندموا سعيد قال بيت صغيرة ما قال والله تو هم زاري دي دو باكت دي خويا دير كوانا سعيد بس خوابم داتي وعد بوعد بنيا بزانت صدقام اگر نيا شرمزار نبي نتقول عبو شرمزار بس كاك اهو عمارة سلو من دروز دكي حقته والله يا زخو اجرت وبكي خونيا خير لبن في فقيديا أمن أجرنا بيئة هدبي أجشتكم لبو بكي يعني على الأقل نعرف عمارة وممارة أجقدكم لبو بديوا يعني خيرش قلة قوري يعني خير لبن في فقير يا هذا صعيب فينا في شف شيبكم بالا سخيران هبوم بم بس خوا أوركم اللي بداتوا بس بخوم دزام سكم كل بخداي عبو خوا باش أما دناسيتن لونا مانداتي مسألة قديمة شيء دري كاكا خوا إشي بيزيناكا تاچو نبيني بفريتيناكا سعيد أتو هلا من دقي دبي لبن زي بي فقيرينيا مزقفتا چ دروس كم ئێستا برادەرەکەم هەیە هەر ئێستانیا تقریبا 56 پارچە ئاردنیە حەجز کردیە لە نیەتی خۆی بۆ تێ جویان هەموو دەکەمە مزگەفت تو بەمم لەو جغارێت بەقەتی نایە كرة دقو بعازل هي كرة من دليم لو هاتيجا هدا تشري كرة هالقرنية يعني وخسابي بقى كرة دبينا خسار نبينا إنا إليه الراجعون حبو والله دبي قصوري معفوكا أما لبا أو مولدوكي في منكرا بما تعزل لو يالحن هاتم خش من مقرياتوش ما خداي همو ما اندمرين أدي بابي ما تزيلي هات أدي خزمو كسي ما تزيلي هات همو ما اندبي بمري كودا بين دبي أوها برمي أزاي تناز دار بو بابي من مام سعيد خوز قابلو عبو بمردينايو شوينه كيني شابا جامل له بمر حروما شخزور أبو صار زارك مرحبا شينا ذاك يا ربي خو عفوك والله يا خوشكم همو ما اندمرين بخداي كودا بين دبي أوها بجمرين أمن أنعانتني يك بشخصي خوم والله بدل عزدكم بمرم لو كور أو بيني وبردي الدنيا بموا أريب أخواي حتى تبيني كوا ما يبقى قرباني بابي خوي دك هاكا كاكا أو مرت رويت سو حقي خوي ويا أيوة أري والله طازة بطازة داني دفيقة فين جدا كان أتور النية بوي رشاش خوا عفويك دينا يا خوي بينا بوي رشاش أولادي هبو حريز لبروي أور ريز يشين داوان يكز أور ريان نداوا استمر ديت يا بارو كيماتو بارا يعني دريم حبو تازكي قربارغ هو قربارغ هو خدايا تباد بايت هذه حسابي ميرستاني شلون ذكره او ندق هذا بند سبيان مال والله من دريم حبو شش خيوت يعني ليك دابو شش خيوت حف مرا دايخين مرا لدو مرا صراحتي ذكرت من دريم حبو اگر اما بمرين لسا او فقيدي ودسكوتي وقردالي خدا دزاني هر لو دري قالي تورك دما خو قرأي والله بريت فريمان ددا او زبلت ساعه الزلام او ده هبوم بي او ده قرچوك بي فري بس او تصندي من دمنيته شاش دفتر يا ربي خو عفوك شاش دفتر برايا ثاني هر يچ دوازه يان ببركتيا او ششي ببركتيا بزانا او نيچواني يعني كره شاش دفتر يعني تو دبي دبمي أنا مشان شربم يا أخو دنانيا الحان خزوري من بزنة قوس كاشينيا بديات ساوكم كورة بابس كوري أوي باما بنيا كوري خزوري يا ربي خوا عفويك أتلو باركة دقريان وخزور دقريان كورلو من هريسة كي دقريان ها والله يا مجيقي تما قريان بي لا بقريا بالكو بروشكا تشجبتو دكاي سبحان الله دس ما هر زي شي درين ليرنيا تشوما محملي درين ليرنيا تشوما الشركة درين لا ولا كومبانيا لا كومبانيا درين لا مزرعة يا باشا بس بزانم أول شيء خواب كان لمزرعة بيبينهم ولا قابلة أتبري أمني لبين ما بي كورنانا وقرآن أبو أوهانية لكاتي خوي هندمان دردو الرزالة بيكو ديتيا هندمان دردي قرداري بيكو ديتيا قابلة الحانش لي اسمه بيش تساوي أمن ببيني خو أمني ببيني بس والله صاحب إيش صاحب مصلحات تكاكا
والله ئەوهم کەسەی لە بیر نییە بەس بۆچی چوومە پێش چاوی ئەمنی بەبیێتەوە هەر سەتانسە دەرەکاکە ئەو 50 وەرەقە لە خۆت سعید قەد و مەردی خۆت پێ بدەوە ئیشی خۆشت پێ بکە و ئەگەر هەر وەینەگۆینەگۆ کوڕە وڵڵاهی خۆ برادرە دی برادر لۆچ برادرە وڵڵا بە خۆم پێی دێم کاکە وڵای ئەمن حەوشی جاران سەوزە بەدرتە حیاتم والله باشە عیبی نییە ئەوزە چێ ناوی ئەو مەزرعەیەشم لێ نایە سەوزە بە ناوی تو ئەوە تەلەفۆنم کرد و برادرێکی خەتاتە گەلێک خەتاتەکی باشە بۆتم قەتعەکی ئەوەندە گەورە و لەم لۆدانێ لەسەریشی بنووسە مەزرعەی گەورۆنەی سەوزە عیبی نییە عەدی بزانە ئەڵەی شانەی هەنجی زۆر لێیە عەدی کۆ لە بە هەنجونی تازستانان هەنجونی بخۆین بە پێمانەوە نەدا باش لەگە پەنیری بڵێ چ سەوزە حیاتم بەرێ هەر دنکە ترەیەکی نییە بە هەموو قەوم و قیلەم نادەم حەوکە قەوم و قیلەم لە برسان بم یەک دنکە ترەیان نادەم هەردن کەترێ بخۆ و ڕەحمەت لۆ بابم بنێرە لۆ چی کردێ بابەت وەڵای هێشتا مایتی وەیە تمایە نەیکا ماشەڵڵا نا وەڵڵا کەسێ بابەمە خێری وێ دەخێت سەوزە بەتەمامە نییە لەو دیوی نییە لەو دیوی ئەو لای جارە بیسی دۆ نەمایە هەمووی دەکەمە دار هەنجیر و دار هەنار و وەرحاسنی هەموو دەکەم ئەوجا ئەوە ترێ ڕەشە بەتەمامە ترێ سپیش بچینم دارمێوەچیان لۆم هینایە علاسەز کەم خۆ کەم دەڵاتن پێ دەخۆی ڕەحمەتێ بنێرە لۆ بابم هەندت گۆ بابم ئەدی ئەگەر بابم نەبووە ئێستا ئەتو ناهاتی ناو مەزرعە رێخوا بوویکە کچە وەختە بەخەنچێن بەزۆ بلێ برێچە دام نایە سەوزە دام نایە دەگوتم سەفەرێکی ئەوروپای نەکەین چ دەکەی لە ئەوروپا کچە بابەوە چه عالەمێ دەچی نەسیحەتی لەو خۆمان دەچی مەلایەن دەکەی عادی چێ تو مەلایەن دەزانی یەکەچی دەگرم فێرم کە پارەم هەیە تو لەناو پەرداغیا دەخنچێ کچە بابە پارەم هەیە و بە شەلوارژی مەلەوای دەکەم دوولاقم دەبەستمە وەش چوپی لێ دێ ڕۆژهەرواڵی چ ناتوێ حەیامان بەری لەنا ئەجنەبیەکان دەبێ بە شۆڕتەوە مەلە بکەیت ئەوزە پێی ناوێ هەمکاوە نەچوینە سەفەرەکەی قوربانی خوا بەمارە وەڵڵا درەخشان جارانی لەبیرەوە چوو مەقسەدم صاحب قەر دەهاتن لە دەرکەیانەدا ناوەکی ناخۆشی لێ نای بابەت لە وەختۆی پێتی دەگۆ درەخشان وەزا من ناوتم لێ نایە سەوزە ناسکتر نییە وەنیە سەوزە بەرێ ئەوە سعید چ دەکا لە ناو مەزرعەی من هاتوو بزانە کوترێ سپێکەشی لێ کردەوە دەخوا ئەم بەخۆم لە درم نایە لێکەمەوە بخۆم قل أعوذ برب الفلق من شر ما خلق هەر سعید ماوە بێتە ناو باخچەی ئێمە هاتوو بزانێ کو هاوار دەکە کاک عەبۆ دەرێ عەبۆ لەو بووە السلام عليكم وعليكم براشن كوي كاك عبو كوي بابا كاك عبو شيء ولا من استا كاك عبد الله ما هر وقت فين بين بك عبد الله كاك عبد الله كوي باشي بتمام خوي باش دبي ان شاء الله يا ربي باش بي كاك عبد الله تسند زيم كرت شو ما معمل بوزك ناز اول تازه ليه لم كردوا هيدينا ليه نكرد بابا جناح يخوما نيه يبرادر تشلي رسالتي اتخوا ولا درا منهم زانين قويا الدوالة زي خوي دانيوا هي فرمت له هات ايرا تيشد بيرا هي والله تشوما شريكي تشوما معمل بوزكي تشوما اوي كومبانياكي بوتان لمزرعه والله مش قلت باب اسمه مزرعي باش كن بيبينم ببين ديت في كوتن مان رزاله ديت يسندر دي قلداري مان ديت ده هات يكرم لك مولدي ده عدن شخصي خوش ما عندك سعيد اوي روي هيت همبو ناخوه استا هيتم الاخوه هيتم يعني كاك عبو يعني قول رايته ما قول راي ما بس كاكا وروكا من زنجين ولا وخلش ديار ودبي اقام لخوبي هاتوا لزيان هو بن بيني غاز جاي حبو خدا حالي ما بتساوي دريني لا حلا كل يجي دريني كاك عبو امن هات مكنتو اما كاتي خوي فيك وزول بلا حوكا كاتي خوي لك كاتي خوي روي سعيد خو بيوزناك معازره دور دريجن بدي يستا من عبد الله باقمو زنجينمو 2000 وشنو بس لما عمل بوزم يجاك يعني تو العام اللبيله قرأت اللبير من اللبير سعيد قرداري لو ناد ناس القابله اري والله ايه ده خلاص برا هذه تماشا قرباني 15 درهم تريس بيتش اللي كدوتو هاكا ايش ما يرام مقرا سعيد بري
والله بس دەڵێ هاتیمە لۆ پارێ قەردارم نیتم هەموم لە مەحەوە تازە مەزرعەم دروست کردیە والله ئەمن گوتم ئەڵحان بچمەکنی لە زمانی خۆی زۆر ڕەزالەتمان پێکەوە دیتیا ئەڵحانەشنێ هەرکووی هەبیتن زجی پێم دەسووتێ هەر ئەگەنا بەلایکمی ئەو مۆلی دۆکەکەم لۆ دەکڕیتن لۆ خۆم ئەمنیش خۆم بڕک ڕاز دەکەمەوە قەرد و فەردی پێت دەمەوە لۆ خۆم بڕک بە سرعات بژیم سعید بەرێ من هەوەنتە بە هەوەنتە پارەم پیا کردەوە بە هەوەنتە سەرفیکەم بەرە بابە بەماندی بووم پەیامان کردیە بڕۆ حیاتم تاخیر دەبین مەوعیدی ئەوەیە ساڵۆنیە ئەدی ئەتو نەتگۆ ئەمن لەبن پێ فەقیری مزگەفتی دروست دەکەم کا کۆرادی ئەوە مەزرعەم دروست نەکردی دێ خێر و بێرە و مەزرعی خەڵک ناخوا بڕۆ یەڵە با بڕۆی حافظ ئەو دنیا لۆ وهای لێ هاتێ خوایە باشە باش زۆر کەسی ئەوها هەیە دنیای دەبینی ماری دنیا دەبینی خۆشی دەبینی هەموو خزم و کەس و دۆست و برادری لە بیر دەکا سەرچاوی خۆش بیا خۆشپاز دەکەم وەزت بەحواڵت سەعەتت وەڵڵاهی بەتەماخوا کچە دڵخواست کچە شتێک ناوێ هیچ مەینە سعید مەوزوعەک هەیە نامەوێت دڵخواز بێ و چای بینی و تێبگا یەکڕاشتەچ بینی دانیشێ کاکە العاری دانیشت چایمانە یا خۆ بەخێر بێ دۆشەجی بینە نەچای بینی وەڵڵا ئەوە شتەچی ناشیرنە چ عاقلم ناگرێ وەڵڵای حەدیقەچی خۆشت هەیە سعید ئێستا بەمبی شەو ڕۆژ لەو حەدیقەیە بنوم والله خۆشە بەزەخە کودەی بەبێ ڕایە کوڕە دەبی سعید ئەوە مەوزوعەک هەیە لێ نامەوێت کەس بێت تێ بگا خێرە ئیشاڵڵا سەفەرەکەم لە پێشیەیە خێردارە ئیشاڵڵا سەفەری خێرە تقریبا 15-20 ڕۆژێک دەچمە لای دەرێ و مەرێ ئەوها ئەوزە بڕک پارەم لە مارێ بە خۆش زانێت و بچێت سەفەری و ماڵ بەتەنێ و کەسی دێنێ والله ئەوزە بڕک پارەم هەبوو گوتم لەگە خۆم ببەم لە زیادە چیە و ناوەڵا لە کەس سعیدی دادێنێ بۆچی برامە و جێ سیقەیە و سیقەشم پێەیە والله کاکە برای بەڕێزی ئەمن مرد ئاوابی ئەو نەوە سیقەیەت بە من کردیا بەس کورا عەبوو برام دەترسیم شەرمەزار بم یعنی ئەو نەزانم چەندە چکوام زۆر سەرم لە حیساب و میسابان دەرناچی کاکە بە هەمووی 5 دەفتەرە 5 دەفتەریش ئەگە خوا نەکەرانی ئەتو لە مارێ بووی دوزرا بە قوربانی تووبی وەیان والله کاکە ئەو جۆخ گوت ئەم حساب مسابان نازانم سعید ئەمن لە بیرم لە چی برایەکەم لە خاریز بوو بە برای و پارەی دەناردە و دەهاتی ئەوەندە دۆلار دۆ من دەینا لە بیرم لە چی ئەمن چشت لەکنە من بین ناچی بەس ئەمن ئەو نارێم ئەوەیە مەوزوعەکە دەرم لە سەربانێت زیران و میلان بانە وەڵا عەوشە مۆشە سعیدی برام ئەوەی لەبوو برای خۆی هەڵدەگری هەتا 20 ڕۆژ 15 ڕۆژ ئەوها لەو دەورەی دێمەوە باشە ئەوجا ئەمن نییە مادام چکە ئامانەتە ئەمن وا هەری دەگرم حتا بەخۆ دێوە تەسمیل دەکەم نالم کەس مارش ئەمن لۆ گوتم کەس دەزانێت خۆ خێزانەکەت ینی ڕووی سپیبی خۆ نالێم شتی وایە بەس دەرێم ژنە نەوەک یعنی شتفە لە دەوی دەرچی لە ناو ژنان بڵێ واللهی ئەبوو ئەو دەسیقەی بە سعیدی هەیە پارەی لە کندادەنێ واللهی ئەویش دەبی ئەدی وەیان نا بەخۆشت دەزانی سعید بەرد لە نزیک بە خەڵکی دەکەوی ئەدیکو کاکە ئەوجا ئەمن دەڕۆم چ خزمەتەکرد نییە ناوەڵە گەڵە کوراچاکە ناوەڵدامی دەڕۆم ناوەڵە سعید بڵێ بڕۆ ئیشاڵەوەش لە سەفەرات بۆ دێم پێش ساعت لەکرد دەخۆمەوە گەلە بەخێر بێ سەرچاو ئیشاڵە سەفەری خێرێ بەخێر دەچی بەخێر دێەوە باشە کەسیش لەسەربانێ نییە نا باشە دێخوا تەمین بە تەمین ئەتومەیە بەخوای نای چت ناوێ لە بۆت بینم لە ناوەڵڵا مەمنونم قەولە پاقلاوە لۆ بینم وەڵڵاهی ئەو جەگە لەگە دەستی خۆت شتەکەتینا ئەوها برایەتی جارەکەی دیت پاقلاوەکەمی ناوە وەڵڵاهی بەتام بوو لەبیرتە بەتام بوو 3 شەو و 3 ڕۆژ بە خۆڕەت نەدەگەیشتی کورە ناناوانە بوونا وەڵڵا دەنا ویان گوت کورە نانا کورە دە باشە دەیخواکە سەرچاوم بەخێرچی وەڵڵاهی ئەو زەوەرە ئەو پارێ بشێرمەوە دڵخواز نەزانی لە چێمدانە ماری ئامانەت ئەمکانێ برێم لێ دووەرناگرم حاجز دەبی کورە وەڵڵا هەندیشم خۆش دەوێت درم نایە ڕەفزی کەمەوە بچم لە ژۆری هەری گرم حتا ئەوێ ڕۆژێ دێتەوە تەسمیلی کەمەوە وەڵڵاهی نازانم ئەو ئامانەتەی لە چێ بشارمەوە ئەلەوانە دادەنێ کورداییم دەستیان تێدایە دیاریش نەبی نەبینیتن وەڵڵاهی وە باشە لێرەدا سعید ئەوە چ دەکەی؟ هیچ نییە ئەوە گوتم بزانم ئەو پەردەی لۆ ئەوە بۆ داکەلایە گوتم ئەوە پەردەیە دەزانی بۆیە ئەوە شوشەواتی نا ئەو جامخانەیە دەرێ نابیان شۆم تم ئەو نوێنانەش فڕێ دەمە
سربان بەرتاوێ ناوەڵا نەکەی لۆ ناوەڵا دەست لە نوێنان نەدەی لۆ ناوەڵا ئەمە لە زمانی خۆی داکم بە ڕەحمەت بیدەیگۆ هەر جارەچێ ئەمە نوێنی بینە خوارە قەزێکمان لێ دەقەوم لا إله إلا الله ئەخە ئەوە نییە ئەوە لە بەرەباب لە بۆمان مایتەوە ئەمە نابی دەست لە ئەستێر چ بدێ کورە بابا آخر ساڵی جارێک دووجار هەرە بێ و نوێنانە بدەمە تاوێ وەڵڵاهی ئەوە پێم گوتی با قەزەشمان لێ نەقەومێتن حەزش ناکەم دەست لە نوێنان بدەی هیچ نانی نیە خوارێ دەستکاری نەکەی خاستەن ئەو لێفەشینەکە ئیداپیرمە بە ڕەحمەت بیتن ئەوە متفەرکە دەستی لێ نەدەی هەرکووی دەست لێ دەی خوا عالمە خوا کۆرەت دەکاتن متفەرکە باشە وەرە لایە لە کنی عەقڵم نایگری چۆیە دەرەوە وازانی نازانم بە تەمای چی ها ئەبێت چ شاد بێتەوە لە ناو نوێنەکان نایاڵی من دەری خەم فڕیان دەم نوێنەکان بۆ سەربان هەتایە لێیان بدات قوڕی دنیا بەسەرم فێری نوشتە و جادویان نەکرد بێ لێفەشینەکە ها دیتمەوە لۆیە دەیگوت دەست لە لێفەشینەکە مەدا ئەوە هیدا پیرمەد متفەڕیکە مفتەڕیکە نازام چییە جادو مادوو نەبێ قوڕی دنیا بەسەرم لە حەقت دێم ئەو هەموو دۆلارە سعید ئەوە دەڵێم سەلاجەیەکی تازەم بۆ بکراڵەی پارەم نییە ئەی ئەو هەموو دۆلارە چیە سعید ئای قوڕی دنیا بەسەرت سعید ئەوە بە تەمایش نم بەسەر بێنی بۆیە ئەو هەموو پارەیەت کۆ کردوتەوە لە حەقت دێم سعید من باش ئەزانم چۆن ئەو پارەیەت بۆ فەوتێنم من چاک ئەزانم چۆن ئەو پارەیەت بۆ سەرفەکەم پارەم لێ شاریەوە ها تاوەکو ژنم بەسەرا بێنی ئەی قوڕی دنیا بەسەرت ڕاستی با منش لە شوێنێتر بشارمەوە نا لێرە نا لێرەی ناشارمەوە ئەم بۆ خۆم دەزانم لە شوێنە شارمەوە بەکری بران دەزانی بۆچی نردومە لە دوود تۆ چەند ساڵە بە تەمای بچیە خاری؟ 5-6 ساڵەوە نییە لۆ نەدەچووی بێپارەی خەبەرێ خۆشت دەمێ بزانە خوشکت چۆنە بۆت سعیدی نێردم ئەوە ساڵەهای ساڵە نییە دەخیلە کۆکاتەوە و پارە کۆکاتەوە تەماشا بیکرد ئەوە لە بۆ تۆی خڕکردوتەوە ئەو پارەیە دەبیێری بە پارەم نییە کوورە باوڕی پێمەکە ئەوە ویستی بیکە بە مفاجەئە بۆت ئەنجا ئەو پارەیە بگرە لە سبەینێ زووتر نییە جوازی پێ دەکە پێ بڕۆ بۆ خارج باشە بەڵام بە شەرتێ نەچی بە سەعید بڵێ بە کەس نەڵێ باشە بڕۆ بە قوربانە بم بڕۆ خوشکە لە دەوری سەرێ گەڕێ سەعید بە تەمایش نم بەسەر بێنی قوڕی دنیا بەسەرت یا خۆ بەخێر بێ وەڵڵاهی نییە هەردرم پێدوە بوو خدا دەزانی نییە ئەلعانەش نییە هەنچی براچی خۆم کەیف پێوە هاتیەوە بەخوای دەزانم ئەرە وەڵڵاهی سەعید هەر 3 ڕۆژ دەبێ هاتیمەوە ئەوجە بەس خەڵک برادەر و برادەر داخەکەنە 3 ڕۆژ عەدی هەمیش گۆتم با لێگەڕێ بە ئەو کابرای ئیزعاج نەکەم بۆ چوو بەکنی با بکەم مفاجەع هەم ئامانەتەکەی بینم هەمیش داوەتە چیمارێ بکەم یەک پاقلاوەش بۆ بینایە یەک پاقلاوەش بکە بۆ خۆ بکە دووش بۆ بینایە بۆ ئەوەن دووکە بۆ خۆ یەک هەفتە دێری دەوەر باشی زۆر سعیدەوە مقاور ڕاوەستای دەبێ هاتیمە ئامانەتەکەی وەرگرم و ڕاست بیدەمێ ئەوە ئیشێکی زەخمم گرت هەمکانە دیساوەچی جارکە کو هاتی ئامانەتەکەتی نابوو ئەو هات داوە دووکە دارێک پردەوەرە باشی جارشکە بارەسە خێران یەکدی دەبینە ئینشاءڵڵا بازارێکە بێکنە من ئەو نازو نیعمەتەکەم بۆ هێنایە بۆ خۆی وەڵڵا من بمزانیدا هاتەوە ئەلعانەشنی هەتا عن 3 دانە نا پێی نایەت خۆمە برای دەوێت بەس گوتم ئامانەتەکەم بدەیەوە بیبڕۆم یعنی ناژوورێ جارشکە ئینشاءڵڵا جارشکە ئەوە مقاولەکە نام سوارێک چاوەڕێمە دە باش کاکەم ئامانەتەکە ئارەوە چاوەکەمی بەخوای کابرایەکی باشە حەز دەکەی ماڵم بچی خۆت هەموو تەسلیمیکە لێ ئەمین بە یعنی ئەتووەرە سەلام 1 دینار نەکرد بزر نەبی خەی سەد ئۆخەی ئەمن ئەوە بەخێر و سەلامەت هاتەوە ئامانەتەکەی بدەمەوە دەست خۆی ڕادرم مرتاع دەبیتن ئای کوڕی وەڵڵاهی بە ئاخرم هابی ئەمن لەو شینەمدا نابوو بۆچی لێ هاتیە کورە ناوەڵە بە ئاخرم ئەو سۆرە بوو والله لێرەژ ناوەڵە بە ئاخری خۆم ئەو زەردە بوو بەقورعان لێرەش نییە ئەو لە عەجایب ئەتوو برێ ئەو بووە لۆها بووە
يبقى قرآن اشتاقيا دانيا كتير دلخواس دلخواس هوبري كتير دورة كتير دورة او هتاوارد لا تيو قارا قارا كتير دورة أمن أمانتك عبوم لكن بو هاتي لبو أمانتك أبي شاردم تولنا لفشينا كمانيا متفرقي دابير بو كتير أمانتك بو هند دولار ومولار بو هنا قوتي لبو مقر سفر دكم أمش ألي رمضان أبو إيه الحين شجنما أو شيء دوس ندايتي أمانتي ناو لفشينك أو إذا بيرد بوانيا كتير أو مباركك كتير دابير ميت أمن قوتم بشكم أتو دس لي نادي أتو بيم بري دس اللي دايا نا بابا نا دستم لنا دايا أتو خوا بري بقول داكم دس لي دايا لو قوري داكم خون سعيد أو باريت كو كردو توا بوي كواجنم بس البياني وانيا كتير جني تعاري أي هوات بقرآن أتو هابي نبي دس اللي دايا أو باري أتو برديتن أو باري روي يتب عاري أمانته ولا تسبوها بقولت بسمزام سالة قوما فركان عبو أتو أمانتك ندامن با كل عمرش بمليش كام هنا ألين كان دانا بيم قلت متصل نام ندي إيه برد شم تستان قلت ما هو متفرق إذا بيم ما قلت بشكم دولك أو تولي أتو بتسي باش متصل كذا بين لشند دانا رازدك كان عبو قلتي أو متفرقة هيدا بيرما ألي ريدانا يقع لاقيك أوند دولاري تيداي أوند دولار بيدلم سلازيكي تازم وبكرة سلازم وناكري ما توركي وستاوا كتي باري دنيا يكو كردوتو بويش نم بسلازيني كتي يخومني باري بخوايا ومن نتسو سفري خارج ها ايوه شو تسمى خارج بين دفتر ما ابو وتم لولا مالي بمني مار بتني وكسي لغني و ايه كذا ما ناميني ولو اذا تشش بيلي مبا كوتم بالك سعيد دانم زي سيقي وشعات مولي وردقرم ليش باركم بدن ودور قطعه دم سلازه او زانم كاك عبود هنا بويكا كبسي كابودنيا شايدي بوبدا كتي كبسي كتي لو عند بي باوري كتي لو عند بي سيخنا كتي والله وبالله وتالله هالنشم جمال كاكا تنقو بيز دفترها بالي والله مقوت بيز ايه والله نجمار تبنا كولة مرقد عيني علي رمضان بيش وتمتصدين أنا والله إنه براش زاملو چند دانا أبي ما عنده أو كده ولا خومانية بخداي خومانية يعني إيه براستانا عامل صعبة اللي قدك يعني براستي باركيتو يا أنا والله كتي والله يا دبينا لازم ستام بيبرم خونا تزرع براش كتي تدري لا والله خو مشكنا يا إخواني براش لا والله كتي دبري درم تقتلو وسط يكتوا دزايتي بكري برام دزيتي نخير سن صالة بتماي خارجنيا أميش باركم داير بو خويتشو بي بو خارج خورد بصر يا عمي